کورد دەڵێن کە هات ناڵێ کوڕی کێی دۆناڵد ترەمپ شانسی هەستایە هەندێ خاتی لاروێر و بەرز و نزمی لەسەر وەرەقەیە کێشاون وەکەوەی لە دەفتەر ڕەسمی مەکتەبە کێشن کەچی ئەمە بە نرخی تابلۆ فرۆشاو بە 29,000 دۆلار بەنیەتی خۆی دۆناڵد ترەمپ باڵەخانەی مانهاتن و تاوەری ترەمپی نەخشاندون تابلۆکە خراوەتە زیادکردنی ئاشکراوە سەرەتا بە 9,000 دۆلار خراوە زیادکردنەوە دواتر نرخەکەی گەیشتە 29,184 دۆلار. ترامپ لە 2005دا تابلۆکەی بۆ دامەزراوەیەکی خێرخوازی هەروە لە بەردەستیا کێشاوە دواتر لە زیادکردنی ئاشکرادا لە لۆس ئەنجلس فرۆشتی. ئەو کڕیارانەی نرخی تابلۆکەیان بەرزکردەوە ئەوانن حەزیان لە کۆکردنەوەی دەستنووس و شتومەکی سەرۆکەکانی ئەمریکای نەک لەبەرەوەی تابلۆکە لە ڕووی هونەریەوە زۆر هونەرێکی باڵانیشان دەدات. ترامپ کاسبە زانێکیەکە پێشتریش ئۆتۆمبیلێکی فیراری هەبوو لەگەڵ داری گۆلف و بوتڵێک و ویسکی و وەک دەڵێن هەندێک جلی ژێرە وەشی بە ئیمزای خۆیەوە فرۆشتوونی بە پارەیەکی باش.